شوێنە گەشتیارەکانی فەڕەنسا بەگشتی و پاریس بە تایبەتی خاڵین لە گەشتیاری بیانی. ئەمە ژوای کردووە زیانەکان بۆ ئابووری وڵاتە زیاتر بێ و داهاتەکانیش کەمتر. لە فەڕەنسا کەرتی گەشتیاری گەورەترین سەرچاوی داهاتەوە بە جۆرەی خەملاندنە سەرەتایەکانی حکوومەت و دامەزراوە گەشتیارەکان ئەمساڵ لە ئەنجامی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆی زیانەکان گەیشتنەتە نزیکەی 40 ملیار یۆڕۆ و تا کۆتایی ئەمساڵیش پێشبینی دەکرێت زیانەکان زیاتر بن. بەژووری راپۆرتێکی وەزارەتی گەشتوگوزاری فەڕەنسا کۆی داهاتی گەشتیاری دەگاتە 180 ملیار یۆرۆ ساڵانە، لەو بڕەش 60 ملیار یۆڕۆ تەنیا لە ڕێگەی گەشتیاری دەرەوە دەست دەکەوێت. ئاماژە بەشکراوە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە داهات و فرۆشتنی شوێنە گەشتیاری و بازرگانیەکان 125 کەمی کردووە. لە ماوەی ڕابردوشدا 90 کرێکارەکان لە ماڵەوە کەرەنتین کرابوون، ئەمەش تا ڕادەیەکی بەرچاو لێکەوتەی نێرێنی هەم لەسەر کرێکاران و هەمیش لەسەر شوێنە گەشتیارەکان داناوە. وەزارەتی گەشتوگوزاری فەڕەنسا ئاماژەی بۆش کردووە ساڵانە لە وەرزی گەشتیاریدا فەڕەنسا پێشوازی لە 17 ملیۆن گەشتیاری بیانی دەکرد و 9 ملیۆن فەڕەنسیش گەشتی دەرەوەی وڵاتیان دەکرد. بەڵام کۆڕۆنا گورزی کەمەرشکێنی لە کەرتی گەشتیاری جیهان و وڵاتانی گەشتیاریدا فەڕەنساش زیانمەندی گەورەی ڤایرۆسەکە بووە.